سڵاتان لێبێت خۆشەویستانی من ئەمڕۆ دووبارە لە خوانی چێوازۆ هاتمەوە لاتان بیرتان نەچێ هەمیشە شتی ئاسان و خۆش دروست دەکەین و لە هەمان کاتا سپۆنسەری پرۆگرامی خوانی چێواز کە تایبەتە بە چەناڵی یوتیوبی خۆم ڕۆنی بەرەکەت ئولکەر لەگەڵ زەیتەکەی یەک لە یەک باشتر یەک لە یەک بە کوالیتیتر یەک لە یەک تامی خۆشتر ئازیزان ئەوەی ئەمڕۆ دروستیەکەین شتێکی زۆر ئاسانە و زۆر خۆشی شاتوانین بڵین قیمە بە بۆرەک بە هەویری بۆرەک بەڵام نایکەمە یعنی قیمەکە ناکەمە ناو هەویری بۆرەکەکە و شتێکی تری لێ دروست دەکەین ئێستا حتمما پێتان ئەڵێم کە چۆن و چییە پێویستمان بەم نانی بۆرەکانە بێ خودت هەویری بۆرەک فەرق ناکە هەر کامێکیانی پێ ئەڵێ ئەمە خۆ دەگەر لە ماڵێ دروستیکەی لەبەرەوەی پانکردنەوەی زۆر ئەبێ زۆر هەویرەکەی چەنک بێ و دواترە بێ بکرێتە ناو سەلاجەوە دیسان نازانم ئیتر بێن و بەردەی زۆر ئەوێ و زۆری شیلاکە بێ منیش ڕاستەکەی نامێ شتێ لێرە بکەم کە زۆر هیلاک بێ هەم نرخەکەی گونجاوە لە مارکێتەکانە هەمیش کەرەستەکانی خۆی تر هەمووی دروست کردو پێویست ناکاتەوە بێیت خوێ بێنی ئارد بێنی چی بێنی چی تێکەڵکەی و کاتەکانت زۆر بەوە مەشغوڵکەی بۆیە پارەیەکی کەم و کاتێکی باشیشت بۆ گەڕێنێت و کەرستەکانیش حتمما پارێکی باشیش بۆ گەڕێنێتەوە وەکوتم ئەومان پێویستە و لە هەمان کاتە قیمەمان پێویستە و ماستمان پێویستە طبعا ئەمە تقریبا بە دووسێ چین دروست دەکرێ بەڵام شتەکانی ئاوە بە گشتی پێتان ئەڵێم پێویستمان بە پیازە من هەندێک گوێزیش بەکارێنم بەڵام گوێزەکەم تۆزە ورد کردووە و لەگەڵ دۆشاو لەگەڵ بیبەری ڕەنگە و ڕەنگە گەر لێتان دیارەوەی هەمووی مور کردووە هۆکارەکەی چییە چکە لێرە کات زۆرە بە تا وردیەکەم بۆیە هەوڵممە سەرەتا ئەوانە پێشەوەی پرۆگرام دەست پێ بکەم وردیکەم وتم بۆی کاتەکە زۆر نەبێ و ڤیدۆکەش زۆر درێژ نەبێتەوە و لەگەڵ کەرەوزمان پێویستە و مادەنووسیش خراپ نابێ ینی ئەگەر هەر کامێکیان بەکاربێنی مشکلەی نییە با ئێستا سەرەتا ئەو تەباخەم داگرسێنم باشە پێویستمان بە جارێ سەری مەنجەڵەکەمان نییە ئەوانەی کە پێویستمانە سەرەتا کە کاتێکێکی نەناو ئەوە پێویستت بە قیمەکە ئەبێ و لەگەڵ پیازەکە و ئەنج دواتر کەرەستەکانی تر تاوەکو جوانتر لەسەر ئاگر بمێنێتەوە ئێوازانن جوانتر نەرمە بێ و بیریشتان نەچێ ڕۆنی بەرەکەت ئولکەر و زەیتی بەرەکەت ئولکەر یەکێکە لە باشترین زەیتەکان کە زۆر بە کوالیتیە و تام و بۆن و ڕەنگیشی زۆر خۆشە و ڕەنگیشی زۆر جوانە بە گەنمەشامی هەیە لەگەڵ گڵۆبە ڕۆژە وەگەر وەکو ڕەنگیش لێتان دیاربێ حتمما جیاوازی هەیە و ڕۆنەکەشمان ڕۆنێکی زۆر باشە کە بۆ شیرینی و بۆ خواردنیش ئەتوانی تۆ ئیسفادەیەکی زۆر باشی لێ بکەیت طبعا با سەرەتا هەندێک لە ڕۆنی بەرەکەت ئولکەرەکە بزانی ژێرەکی داگرساوە تەواوە هیتەریە چونکە هەندێک ڕۆن بەکارەهێنین باشە بە ئەمە بسڕین بۆ ئەوەی تامی نەگرێت سێریکەن ڕۆنەکەی زۆر خست و خۆڵ و جوانە هەندێک ڕۆن بەکارەهێنین باشە بۆ ئەوەی خواردنەکەمانی پێ بکەین ئەو هەندێک ڕۆن یەکسەر ئەشتوێتەوە لەبەرەوەی دامانگرسان و گەرم بووە ڕۆنێکی زۆر حیاتە بەجددی من زۆر ئیسفادەم لێ کردووە لەبەرەوەی هەم بۆ خواردن بەکارێنم هەم بۆ شیرینی و ڕۆنەکەش زبدەی لەگەڵ تێکەڵم مویمەکەتەکەی لەوایە باشە ئەو و هەندێک زەیتی بەرەکەت ئولکەریش بەکارەهێنم و ئەوەی ئەشێوێت دەستی بکەوێت چ زەیتەکەی بێت چ ڕۆنەکەی بێت زۆر ئاسانە لێرە ئاڵباندێکیات کە ڕقم موبایلی وەکیلەکانی دانراوە ئەتوان پەیوەندیان پێ بکەن چ بۆ مارکێت بێ خۆت بۆ دوکانەکان داوای بکەن یا خۆت بۆ ماڵی ئەگەر ویستان دەستان نەکە و ئەتوانن داوای بکەن و لەو ڕۆنە باشە بێبەش نەبن خۆشەویستانی من ئەوە هەم ڕۆنەکە هەم زەیتەکەش توایەوە و ئێستا ئەو قیمەی کە هەمانە ئەیکەینە ناو ناو مەنجەڵەکەمان طبعا با ئەوە هەندێک سوور بێتەوە ئەمە شیان هەردا ئەگرسێنم بۆ ئەوەی ئەو شتانەی کە هەمە ئێستا پێتان ئەڵم چیلەکەم سووری کەینەوە لە ناویە
ئەمە با تۆزێک ڕەنگەکەی بگۆڕێ ڕەنگی قیمەکە ئەنجا پیازەکەی بۆ زیادەکەی بەو شێوەیە. طبعاً من هەر خواردنەکە لێرە دروستیەکەم زۆربەی کات بۆ 2 نەفەر بۆ 3 نەفەر دروستیەکەم، بەڵام تۆ چەند سەرخێزان بن لە ماڵێ واتە چەند بتەوێت زیاتر دروستکەی ئەوە کەرەستەکان 2 هێندە و 3 هێندە زیادیەکەی جا بەدڵی خۆتە. من ئێستا تقریباً ڕوع کیلۆیەک هەندێک زیاتر من قیمەم بەکارهێناوە باشە، بەڵام ئەگەر تۆ ویستت ئەتوانین زیاتر بەکاربێنی، یعنی بەپێی سەرخێزانی خۆتانە کە چەند نەفەرن. ئەو ڕەنگەکەی خەریکە ئاگۆڕێ ئەنجا زیاتر ئەوانەی ترەکەم. پێشەوەی دەستکەم بە ئەو کەرەوزەی وردیکەم چکە و کەرەوزە زیاتر بۆ ئاخیرەکەی ئەمەوێ پێویستمان بەما بێ خۆشەویستان. ئەم هەویری بۆرەکە باشە ئەم ناسکە ئەبێت تۆزێ لەگەڵی بە تەحەموڵوی ئەو بەو شێوازە یەن چیەکەین ئەم دوانەی ئەتوانی ئاوە بنوشتێنیتەوە و لولی بدەیت. بەو شێوازە لولێن باشە. ئەنجا ئەم بەشەی سەرەوە ئەتوانی هەندێک تەڕی بکەیت ئاوای لێ بکەی یەکسەر پێوی ئەنووسێ و لە ناوڕۆنە سووریەکەیتەوە. ئەوە ئێستا قیمەکە ڕەنگەکەی گۆڕا و پێویستمان بە پیازەکە ئەبێ. پیازەکەش تقریباً زۆر وردمان کردووە وەکو هەموو ئەو بیبەروشتەی کە لێرە دامان ناوە و ورد کراوە و ئێستا هەندێک خوێ ئەکەینە ناو قیمەکەمان. ئەم تۆزە کەمیەتە دەرێ بۆیە زیاترم پێچوو و هەندێک پوڵ بیبەر. طبعاً ئەگە حەزت لێ بوتون بێ ئەگەر ناتوانێت ئەسڵا هەر تێشینەکەی زۆر ئاعتیادی و ئاساییە و هەندێک بیبەری ڕەشیش. بیبەرە ڕەشەکە چکە زۆر ئەوەیە وردە بە ئاسانیەتە دەرێ بەس پوڵ بیبەرەکە پێویستێت تۆزێک. ئێستا ناڵین زۆر سوور بێتەوە بۆ ئەوەی هەم پیازەکە نەسووتێ هەم قیمەکەش بۆ ئەوی زۆریش لەسەر ئاگر نەمێنێتەوە هەوڵ دەدەین زوو بیبەرە ڕەنگا و ڕەنگەکانی تێ بکەین تاوەکو لەگەڵ ئەوە جوان پێویست بکە کە نەرم بێ. بیبەرەکانیش سوور زەرد پرتەقاڵی سەوزی کاڵ و سەوزی تۆخ و ئەوەش عینەشت سەوزی تونە تیش باشە. هەمووکو ڕەنگی ئەگۆڕێ سێریکەن دیزاینەکەی جوانە ئەگەر لێتان دیار بێ ڕەنگەکەی زۆر جوانە چکە هەموو ڕەنگێکی تیا تێکەڵا مشکلت نابێت لە سەری هەمیش وەکو تام خۆشی تامی زۆر خۆشە بێت. وام ئەمە بخەمە دووەوە. ئێستا ئەوە زەیتی تێەکەین باشە ئەوەندەی زەیت تێەکەین تاوەکو شتەکانمان سوورکەینەوە تایە و ئێستاش بە هەندێک ئاو بهێنم. سێریکەم خۆشەویستانم ئەها ئاوا ئەم بەشەی سەرەوەی تۆزێک تەڕەکەیت و دواتر ئاوای لەیەکەی بەیەکەوە ئەنووسێن چکە نیشاستەی پێوەیە یەکسەر خۆی وشکە بێت و پێوێ نووسێت چونکە لە کاتی سوورکردنەوەیە بۆ ئەوەی ئەم بەشەی لێ نەبێتەوە باشە. با زەیتەکەمان هەندێک داخ ببێ ئەنجا تێەکەین و جار بە جارێکیش ئاگاو لەمە بێ تێکەڵیکە بۆ ئەوەی لێت خراپ نەبێ. ئەستا دانەیەکی تر بە هەمان شێوە بەڵام ناسکەوە کووتم چکە زۆر تەنکە هەندێک جار ور دەبێ ئەبێ ئاگاداری بی.
مکینە ناو ڕۆنەکەمان تاوەکو جوان سوورە بێتەوە. تا جوانتر سوور بێتەوە ئاڵتر بێ باشترە بۆ تۆ بۆ ئەوەی تامی خۆش بێ. نەوش بۆ شێوازە. هەندێک ئەمەیان کزەکەم باشە بە ئیسراحەت سوور بێتەوە. ئێستا ئەو گوێزەی کە هەمانە ئەیکینە ناوی و لەگەڵ دۆشاو تقریباً دۆشاو یەک کەوچ کەمتر ئەتوانی بەکاربێنی. طبعاً گوێز ئەگەر حەزت لێی نەبوو ئەتوانی تێشینەکەی ئەتیادیە. دۆشاویش ئەگەر ویستە ڕەنگەکەی سوورتر و جوانتر بێت ئەتوانی دۆشای زیاتر پێ بکەی، بەڵام من یەک کەوچکەم پێ کیفایەت بۆ یانی بەسە ئەوەندە. ئەمەوە خەریکە سوورە بێتەوە بە چەندانەیەکی تریشی تێ بکەین بۆ ئەوەی هەمووی پێکەوە جوان جوان سوور بێتەوە. ئێستا ئەوە وا سوورە بێتەوە. تا ڕەنگی ئاڵتر بێ بۆ تۆ باشترە بۆ ئەوەی دیار بێت، یانی کاتێکە قیمەکەیەکی بەسەرە. ستاڵەن چاوازخانەمە بێت چۆن دروستیکەی ناوەکە قیمەت تێ نەکردو وەشتەیە سوور بێتەوە و ئەو کوکویە وەزعانە زانێ ساو پرسیارەتان نادرست بووە مشکلە نییە. ئەمەش زوو زوو تێکەڵکە بانە سووتێ شگەلێتان دیار بێ چونکە هەموو ڕەنگێکمان بەکارهێناوە لەو بیبەرە ماشەڵڵا ڕەنگەکەی زۆر زۆر جوانە. خۆشەویستانم تا ئەوە تۆزێک سوورە بێتەوە بە هەمووی پێکەوە خێریشەڵا ماستیشمان پێویستەوە کوتم و لەگەڵ کەرەوز یاخود معدەنووس فەرق ناکە بە دڵی خۆتە یان جیاوازێکی وای نییە هەر کامێکیان بەکارهێنێ. ئێستا تۆزە گوردیەکەین چونکە ئەمە بۆ بەشی سەرەوەی ئەمانەوێت دواتر وەکو دیزاینێک. ماستەکەش بەدڵی خۆتە ئەگەر حەزت لێ بوو شیرین شیرین ئەگەر حەزت لێ بوو ترش ترش باشە. خۆشەویستانی من طبعاً وتم بە هەمووی سوور بکەم و بۆی ڤیدۆکە زۆر زۆر درێژ نەبێ ئەنجا ئەوە بکەم تەواوی کەم بۆتان و ئەنجا ڤیدۆکە درێژەی پێ بم. سێریکەن ئەوە هەمووی بۆ شێوازە یعنی ئاوا بۆ شێوازە دەرچوو ئەتوانی لەسەر قاپێک ئاوا بۆ شێوەیە سێرڤزیکەی باشە سەرەتا ئاوا بۆ شێوەیە هەمووی جواندانێ بەو شێوەیە هەمووی ئێستا جواندانین بۆی بزانین چەندی قاپەکە ئەگرێ تاوەکو بڵاویکەینەوە پێەیە باشە. یای ناوەندەکەی بەتاڵەکەین هەوڵە دەین تەنها چوار دەورەکەی بگرێ. بەو شێوازە و ئێستا ماستمان هەیە. طبعاً من ماستەکە هەر سادەیە بەڵام تۆزە ماسی ترشە بەکارم هێناوە هەندێک خوی بۆ زیاکەم ئەوەی حەزیشی لە سیر بێ ئەتوانێت سیریشی تێ بکە بەڵام من سیرم تێ نەکردووە ڕاستیەکەی بەڵام ئەگەر تۆ حەزت لە سیر بوو ئەتوانی سیریشی بۆ زیاد بکەی.
بە چەتاڵێک جوان جوان تێکەڵ یەکەم. ئەوە ماستەکە. و ئێستا ئەو قیمەی کە هەمانە ئەیکەینە ناوەندی ئێرەوە، ئیتریان بە چواردەوریا بڵاویەکەی تۆ، یعنی جیاوازی نییە، بە دڵی خۆتە. شتێکی خۆش و ئاسانە، بەڵام تۆزێ ئەو هەویرە ئەیەوێت تاوەکو سووریەکەیتەوە. سێریکەن بۆ شێوازە. و ئێستاش ئەو ماستەی کە هەمانە عینەن شت بە چواردەوریا دایئەنێ. ئەتوانین ماستەکە هەمووشی بەکاربێنی، ئەتوانین تەنها ئەو تۆزەی بگریت، چکە کاتێک کە ئەی خۆیت تقریبان ئەمە دانەیەک هەڵەگریت و هەم لە قیمەکەی ئەواکەی ئاڵێنی تو هەمیش لە ماستەکە کەرەوزەش یاخود معدەنووس فەرق ناکە، هەر کامێکیان پێوێ بەو شێوەیە. و دانەیە لیمۆش تەنها بۆ جوانی بەو شێوازە لە سەرەکەی دایئەنێ. خواردنێکی ئاسان و خۆش و پەرستەکانیشی کە من هیوادارم سووتان لێبینی بێ. بە ئامە تۆزە ببردەم چۆڵکەم. سێریکەن شتێکی زۆر جوانە و ڕەنگەکانیشی هەمووی تێکەڵا، تقریبان ئەو معدەنووسە یاخود کەرەوەسە کامێکیان بەکارێنێ جیاوازی نییە، لەگەڵ ئەو ماستە سپیە و ئەوە جوان ڕەنگێکی ئاڵتونی جوانی وەرگرتووە و قیمەکە عینەن شت، یعنی شتەکان زۆر زۆر جوان و پێرفێکتە. هیوادارم سووتان لێبینی بێت. و ئێستا بیرت نەچێ چەناڵی یوتیوبم سەبسکرایب بکە و بۆ ئەوانەشی ئەیانەیە ڕۆن و زەیتی بەرەکەت ئولکەریان دەست بکەوێت، ئەتوانن لەو ژمارە تەلەفۆنانە دەستیان بکەوێت و ئینشاءڵڵا سووتان لێبینی بێ. کاتێکی شاد بۆ هەموو لایەک، هەمووتانم خۆش هەیەت.